الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على رسول الله الأمين وعلى آله وصحابته أجمعين. ربنا إننا ظلمنا أنفسنا وإن لم تغفر لنا وترحمنا لنكونن من الخاسرين. يا ربي خويا بخاتنا وجوانا كان خود رجوع عبادتي أمان قبير وزمان لقبولك رحمان فيك هدايات من ده بردوام من كل سرطاعات عبادتي خود خوش يسكانم في خوش حالم لحلقيك نوي برنامج احکام کانی رمضان که اکا حلقه نویم هاتمەوە خزمەتی ئێوەی بەڕێز. حلقەی پێشوو دەستمان کرد بە باسکردنی جۆرەکانی ڕۆژوو. وتمان زانایان جۆرەکانی ڕۆژوویان کردوێتە ڕۆژووی فەرز کە بریتی بوو لە ڕۆژووی ڕەمەزان و ڕۆژووی کەفاراتەکان و ڕۆژووی نەزر. و پاشان باسی ئەوشمان کرد کە ڕۆژووی حرامیشمان هەیە کە حرامەتیایە ڕۆژووی بگری کە بریتیە لەو ڕۆژانەی کە خوا حرامی کردوکو ڕۆژی جەژنی ڕەمەزان و ڕۆژی جەژنی قوربان و سێ ڕۆژەکەی دوای جەژنی قوربان. هەروەها ڕۆژی شەکیش کە زۆرێک لە زانایان بە حرام ێزانن و ڕۆژووی ئافرەت ڕۆژووی سنەت کە ئافرەت بیگرێ بەبێ ئیزدی مێردەکەی ئەمانە حرامن. ڕۆژووی تریشمان هەیە کە پێی ئەوترێ ڕۆژووی سنەت یا تەتەوع یا مستەحەب. ئەمانە کۆمەڵە ڕۆژانێکن کە خوای پەروەردگار بە تەتەوع بۆمانی داناوە ئێمە ڕۆژووی تیا بگرین و خەزێنەی چاکەکانمان پڕ بکەین. یەکەمیان بریتیە لە طبعاً تەسەلسولەکە مەرج نییە بەم شێوە، بەڵام المهم ئێمە ئەیکەین بە یەک و دوو تاوەکو زیاتر ئیسفاتە بکەین. یەکەم ڕۆژووی شەشەڵە کە لە دوای مانگی ڕەمەزان دێ، مانگی دوای مانگی ڕەمەزان کە مانگی شەوالە لە کوردەواری خۆمانە پێی ئەوترێ ڕۆژووی شەشەڵە. پێغەمبەری خۆشەویستمانە فەرمێ صلی الله عليه وسلم من صام رمضان ثم أتبعه بست من شوال فكأنما صام الدهر. هەر کەسێک مانگی ڕەمەزان بە ڕۆژوو بێ پاشان شەش ڕۆژیش لە شەوال لەگەڵیا بگرێ وەکەوە وایە هەموو ساڵەکە بە ڕۆژوو ببێ. ڕەمەزان سیە، شەشەکەی شەوالیش ئەکا 36، حەسەنەش یەک بەدەیە لای کەمەکەی، یعنی ئەکا 36 لە یەکدانیدا ئەکا 360 کە تقریبەن ساڵەکە پڕەکاتەوە. کەوابوو شەشەلان سنەتە ئینسانتیایە ڕۆژوو بگرێ و مەرجش نییە بەدەم یەکەوە بێ، بەڵکو لەو مانگە 6 ڕۆژ بگری کافیە. دووهەم ڕۆژووی ڕۆژی عەرەفە بۆ غەیری حاجی. پیغمبری خواه صلی الله عليه وسلم أفرمي صوم يوم عرفة يكفر السنة الماضية والسنة الباقية. إمام مسلم يجرتوا روجو قرتني روجي عرفة بيت معي كفارتي صالي بيشو وصاليكي دهاتو. أمش بو غيري حاجيان بو يعني أو روجا بروجو بن ملام أما بو منو تويكا لحجني من. سيم ڕۆژووی نۆمینەی حاجیان. ئێستا مانگی ذی الحیجە کە مانگی حاجیانە 8 ڕۆژەکەی ڕۆژی 1 و 2 و 3 و 4 و حتا 8ەکەی ئەمە پێی ئەوترێ نۆمینەی حاجیان و نۆکە بە تایبەتی ئەکاتە ڕۆژی عەرەفە. ئەو 8 ڕۆژە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر جەختی کردوتە عیبادەت لەو دەڕۆژەی یەکەمی ذی الحیجە و هەشتەکەی پێشووی لەگەڵ ڕۆژی عەرەفەشا گردووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. كان رسول الله صلى الله عليه وسلم كوندێک لە خێزانەکانی پێغەمبەر فەرموویانە يصوم 9 ذي الحجة. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نۆمینەی حاجیانی ئەگرت. چوارەم ڕۆژووی عاشوڕا و هەروەها تاسوعاش. ڕۆژووی عاشوڕا طبعا عاشوڕا کەوێتە مانگی محەڕەمەوە. مانگی محەڕەم بەگشتی وەکو ئێستا باسیەکەین ڕۆژوگرتن تایە سنەتە بەگشتی، بەڵام بە تایبەت ڕۆژی دەیەمیان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ صوم يوم عاشوراء يكفر سنة ماضية. ئەبێتە مای کەفارەتی گوناحی ساڵێکی پێشوو. ڕۆژووی عاشوڕا زۆر گرنگە، زۆر پیرۆزە و لە ڕیوایەت شەهاتووە ڕیوایەتی صحیحی ئیمامی مسلم وتیان ئەی پێغەمبەری خوا وەکو چۆن وڵێ تۆ ینی فێرت کردوین کە هەموو جارێ ئێمە پێچەوانەی جوولەکە بین، ئەی عاشوڕا جوولەکەش تایە ڕۆژوو ئەگرێ.
پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر ساڵی داهاتوو من مامەوە تاسوعاش یعنی ڕۆژی نوێمی محەڕەمیش ئەگرین بۆ ئەوەی جیامان کاتەوە لە جوولەکە کەوا بوو ڕۆژووی تاسوعا و عاشوڕا ئەبێ بە سونەت بۆ ئێمەی مسلمان. پێنجەم ڕۆژووی مانگی محەڕەم بەگشتی پێغەمبەری خۆشەویستمان صلی الله عليه وسلم فەرمێ ئەفضل الصيام بعد رمضان شهر الله المحرم، باشترین ڕۆژوو لە دوای ڕەمەزان مانگی خوای محەڕەمە. شهر الله خوا بۆیە ناونا شهر الله یعنی تەشریفان خوای تەعالا داوێتێ پاڵ خۆی، یعنی ئەو مانگە ئەوەندە شەریفە و ئەوەندە پیرۆزە. ئەم حەدیثە طبعا ئیمامی ئەحمەد و مسلم و هەر چوار ئەهلی سونەن ئەیگەڕنەوە و ئیمامی بەیهەقیش حەدیثەکە صحیحە کەوا بوو مانگی محەڕەم بەگشتی سنەتە ئینسان تایە ڕۆژوو بگرێ بە تایبەت ڕۆژی نۆیەم و ڕۆژی دەیەمی کە تاسوعا و عاشوڕایە. شەشەم ڕۆژوگرتنی ڕۆژی دووشەممان و پێنج شەممان لە حەدیثی ئەبوو هورەیرە هاتووە خوای لێ ڕازی بێت. حەدیثەکە ئیمامی ئەحمەد و ئیبن ماجە بە سەنەدێکی صحیح ئەیگەڕنەوە ئەفەرمێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر جار دووشەممان و پێنجشەممان بە ڕۆژوو ئەبوو و ئەیفەرموو ئەم دوو ڕۆژە عملەکانی ئینسان بەرزە بێتەوە لە هەفتانەیە ئەم دوو ڕۆژە پێنجشەممان و دووشەممان کردەوەکانی ئینسان بەرزە بێتەوە بۆ لای خوای پەروەردگار و ئەیفەرموو پێم خۆشە طبعا ئەو کردەوانەی منیش بە ڕۆژوە بەرزۆ بێتەوە جا خوای تەعالا لە هەموو مسلمانێک خۆشە بێ ئیلا ئەو کەسانە نەبێ کە لەگەڵ یەکا بەینیان چاک نییە. خوا پەناماندا خوای تەعالا ڕەحمان پێ بکە. بەڕاستی مشکلەیە یعنی تەشاحون و بربراکانی لەگەڵ یەکا بێتە مای ئەوەی کەوا کردەوەکانمان لای خوا قبول نەبێ، زۆر مشکلەیە. خوای تەعالا لەو کەسانەمان نەگێڕێ. هەروەها لە حديثي دايك عائشة هاتو خوالي الرازي بيت كإمام ترمذي جرته فرمي حديثك حسن صحيحة أفرمي في غمري صلى الله عليه وسلم تحري رجوي دو شمان وبين شمان يكرت ولا صحيح مسلم شهاتو كفي غمري صلى الله عليه وسلم برسالا لكردو كدرباري روجي دو شمان بر روجي تياغري فرمي روجيك كتيايا لدايق بو بويا ضرورة إنساني مسلمان اهتمام بو دو روجا بدا. حوتم سێ ڕۆژ لە هەموو مانگیەکە سنەتە مانگی عەرەبی طبعا سنەتە ئینسان تایە بە ڕۆژوو بێ لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم وصیەتی بە گەورەمان ئەبوو هورەیرە و هەندێکتر لە ئەصحابەکان کردووە کە پیانی فەرمووە وەکو ئەفەرمێ ئەبوو هورەیرە ئەوصانی خەلیلی بثەلاث ئەفەرمێ خۆشەویستەکەم ڕەسوڵ الله صلی الله علیه و سلم وصیەتی پێکردم بە سێ شت کە لا ئەدەعهن حتى ئەموت وازی لێ نێنم حتى ئەمرم یەکی كانوا فرموي صومي 3 أيام من كل شهر وصلاة الضحى ونوم على وتر فرموي سێ ڕۆژ ڕۆژوو گرتن لە هەموو مانگێکە و نوێژی زوحا و وتر بکەم نوێژی وتر بکەم پێش خەوتن کەوا بوو ئەو سێشتە سونەتە و یەکێک لەوانە سێ ڕۆژ ڕۆژوو گرتن لە هەموو مانگێکی عەرەبیە. هەشتم ڕۆژووی داود عليه السلام کە ڕۆژوگرتنی ڕۆژێک نەگرتنی ڕۆژێک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە عەبدوڵڵای کوڕی عەمری کوڕی عاسی فەرموو خوای لێ ڕازی بێ فەرمووی صیامی داود بگرە أفضل الصيام صيام داود عليه السلام كان يصوم يوما ويفطر يوما كالروجك بالرجوع أبو روجك يتريش بالرجوع أبو يعني روجين الروجك أول شيء كلا لو روج لو سنتاني كإنسان مسلمان أتواني جيب جيبك هروها روجو قرتني مانجا حرام كان كبريتية ل ذو القعدة وذو الحجة ومحرم والرجب أما تيا في غمري صلى الله عليه وسلم فرمي من صم من الحرم واترك وكررها 3 فرمي الرجو بقرا لمانجا حرام كان وجاجارش ما يقرا كان يكبيت كرا سيجار أما يدوبارة كردو في غمري صلى الله عليه وسلم وهروها رجو قرتني مانجي شعبان
پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە حەدیثە هاتووە ئەفەرمێ زۆربەی مانگی شەعبان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بە ڕۆژوو ئەبوو ئەیفەرموو ئەمە مانگێکە کە تایە عەمەلەکان بەرزە بێتەوە لای رب العالمین و حەزەکەم لەو مانگەیە منیش کردەوەی زیاترم هەبێ و عەمەلەکانم بەرز ببێتەوە لە کاتێکا من بە ڕۆژووم ئەوەش فرسەتە بەڕاستی هەروەها سێ ڕۆژەکە کە لە هەموو مانگێکە ئەگەر ئینسان بتوانێت بخاتە سیانزە و چواردە و پانزەی هەموو مانگێک ئەوە زۆر چاکترە کە پێوتری ئەیام البیض کە لە صحیحی بوخاریە هاتووە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەکیدی لەسەر کردووە و جەختی لەسەر کردووە و کۆتایەکەشی بریتیە لە ڕۆژوگرتنی گەنجان یان ئەوانەی بێژنن ئیتر لە هەردوو ڕەگەزی نێر و ڕەگەزی مێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم نصیحەتیانی کردووە کە فەرموویەتی یا معشر الشباب من استطاع منكم الباءة فليتزوج فإنه أغض للبصر وأحسن للفرج ومن لم يستطع فعليه بالصوم فإنه له وجع پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی ئەی کۆمەڵی گەنجان هەر کەسێک لە ئێوە توانی ژن بێنێ با ژن بێنێ ئەو باشترە بۆ ئەو چونکە هەم چاوێ پارێزێەوە هەم داوێنیشی پارێزراوەکە هەر کەسێک نەیتوانی و پێی نەکرا و زروف نەیگونجان بۆی ئەوە ئەتوانێت ڕۆژوو بگرێت چونکە ڕۆژوو بەڕاستی ئەگەر بەردەوام بێ ئینسان لەسەری بە بەردەوامی ئەبێتە مای قەتعی شەهوە یان زەعیفکردن و لاوازکردنی ئارەزوەکان جا ئەوە زۆر گرنگە ئینسان احتیمامی پێ بدە ئەمانەی کە عەرزم کردن بریتی بوون لەو ڕۆژوانەی کە سنەتە ئینسانی مسلمان یان ئەو ڕۆژانەی کە سنەتە ئینسانی مسلمان تایە ڕۆژوو بگرێت سنەتە ئەمانە فەرز نین ئەگەر ئینسان بۆی کرا جێبەجێکا زۆر باشە و خەرمانی کردەوەکانی زیاترە بێ و فراوانترە بێ و ئەگەرش بۆت نەکرا تەکلیفت لەسەر نییە داواکارم خوای پەروەردگار تاعەت و عیبادەتی ئەم مانگەمان لێ قبوڵ بکە والسلام عليكم ورحمة الله وبركاته